سلااو قوتابیانی بەڕێز خۆی گەورە ڕۆژ و تاعاتیم هەمووتان خۆڵ کات ئینشاءالله پێتان گەیشتینەوە بۆ تاواکردنی بابەتەکانی فیزیای پۆلی دوازی زانستی لە کۆتابەت کە لە پۆل ڕاوەستین ئەمە لەو دوو تێبینیە بوو لە پێشوودا ئەمە باسی موگنەبارجی پخوتمان کردبوو موگنەبارجی پخوت چی بوو کۆیلێک بوو کە بەرگری ئۆمیەکەی سفر بوو یعنی تەنها هاوکۆرکی خود موگنەکاری هەبوو ئاڕی ناو کۆیلەکە RL ئەوە چیەوە ئاڕی ناو کۆیلەکە سفر بوو بەڵام ئەوەی ئێستا دەیخوێنین چی ڕوودەدات ئەگەر بێت و لە پرسیار موگنەبارجی پخوت نەبێت سەیری تێبینیەکەن ئەگەر لە پرسیار موگنەبارجی پخوت نەبێت واتە لە ناو دەقی پرسیارەکە چۆن دەردەبڕدرێت کۆیلێک بەرگریەکەی ئەوەندە ئۆمەیە کۆیلێک بەرگریەکەی 10 ئۆمە کۆیلێک بەرگریەکەی 15 ئۆمە 20 ئۆمە ئەگەر ئەو شێوازە دەربڕینەت هەبوو ئەوە چییە ئەوە پێی ناڵێن موگنەبارجی پخوت پێی دەڵێن کۆیلێک کە بەرگری هەیە یعنی وزە بە فیڕۆدەدا لەو حاڵەتە دەین چ دەکەین ئەمە دەین ئێستا بە بەراورد لە نێوان دوو سووردا بەنمونە سۆڕ یەکەمان لە چی پێک دێ ئەوەی کە پێشتر خوێندومانە سۆڕ یەکەمان پێک دێت لە بەرگری پخوت ئاڕی پخوت و موگنەبارجی پخوت کە پێشتر خوێندیتمان L و هەروەها بارگەگیری دەیبەستین بە سەرچاوێکی AC بەڵام ئەو سۆڕەمان پێک دێت لە چی ئەوەش بە هەمان شێوە پێک دێت لە بەرگری پخوت ئاڕی پخوت و کۆیلێک دیقەتی ئێرە بدەن کۆیلێک کە بەرگری هەیە تەماشاکەن ئەوە ئاڕی کۆیلە یعنی RL کەواتە بەرگریەکی پخوتمان هەیە لەگەڵ بەرگری کۆیل ئەوەشان ئێڵە هەروەها چیمان هەیە لێرە و بارگەگریشمان هەیە بەسەر چاوێکی AC دەیبەستین ئەوەی کە پێشتر خوێندیتمان 3 بەشمان لە سوڕەک هەبوو ئەوەشیان هەر 3 بەشە بەڵام ئەو ئاڕە بەرگری ئەو کۆیلێ لە ناو کۆیلەکەیە کەواتە چەند بەرگریمان هەیە دوو بەرگریشیان بەرگری پوختە یەکەچیان ئاڕی کۆیلە بابین لە بابەتی پێشوو چۆن پرسیارمان شکار دەکرد ئەگەر بەبیرتان بێ لە پۆل دەمانگوت ورترین پرسیار لە چی دەست پێ دەکا RLC ئەو سێمان دەداتێ دەین چ دەکەین بەواسطەی ئەو سەیە R وەکو خۆی ئێڵەکە XL دەدۆزینەوە بە 2πFL و سیەکە XC پێ دەدۆزینەوە 1/2πFC دوای ئەوەی ئەو سێمان دۆزیەوە دەمانگوت دێن چ دەکەین ڕێگری گشتی سوڕەکە دەدۆزینەوە Z بە یاسای ڕەجی R22 کۆ XL کەم XC هەمووی دووجا دوای دۆزینەوەی Z دەمانگوت چی دەدۆزینەوە دەمانگوت دێن تەزوی گشتی سوڕەکە دەدۆزینەوە کە دەکاتە تەزوی هەموو سوڕەکە چکە سوڕەکە دوای بەستنە تەزوی یەکسانە دەمانگوت IE دەکاتە چی VE تۆتال دابەشی Z دوای دۆزینەوەی IE هەڵدەستانی چمان دەکرد VR پخوت دەمانگوت IR VC دەمانگوت IXC VL دەمانگوت IXL دواتر چمان دەدۆزیەوە سێتامان دەدۆزیێ ئەوەوە لە پێشتر باس کردیە باشە ئەدەگەر پرسیارەکەمان بەو شێوەیە بوو ئەو شێوە چۆنە یعنی لە سوڕەکە چیمان هەبێ بەرگری پوختمان هەبێ کۆیلێکمان هەبێ ئاڕەکەی سفر نەبێ واتە RLمان هەبێ لە پرسیارەکە و هەروەها چیترمان هەبێ بارگەگریشمان هەبێ یعنی چەند بەشە سوڕەکەمان 1 2 3 4 خۆی لە ڕاستیدا ئەو ئاڕە لە ناو کۆیلەکەیە هەر 3 بەشە پرسیارەکەمان ئەوە پێی دەڵێن ڤۆڵتەی سەر کۆیل بەگشتی ڤۆڵتەی سەر کۆیلەکە بۆچی پێی دەڵێن ڤۆڵتەی سەر کۆیل چکە ئاڕەکە لە ناو کۆیلەکەیە ئەگەر پرسیارەکەمان بەو شێوە بوو چۆن شیکاری دەکەین بە هەمان شێوە ورترین پرسیار RL ئاڕی کۆیل C ئەو ئاڕی پوختە چەند بەشمان هەیە 1 2 3 4 یا هەنگاوی یەکەم دێن چ دەکەین وەکو پێشتر دێین هەنگاوی یەکەم XC دەدۆزینەوە 1/2πFC و XL دەدۆزینەوە 2πFL و هەروها بە ئاڕی کۆیل و بە ئاڕی پوخت و ئاڕی کۆیل دێن چ دەکەین R تۆتال دەدۆزینەوە کە کۆیان دەکەینەوە یعنی R تۆتال دەکاتە چی دەکاتە سەرجەمی بەرگری ناو کۆیلەکە و هەروها بەرگری پوختەکە هەنگاوی دواتر دێن چ دەکەین ئاگادار من جەماعەت لێرە یەک بەرگریمان هەبوو ئەو بەرگریەشی چێ بوو هی پوخت بوو بەڵام ئەلێرە لەو پرسیارەی دوو بەرگریمان هەیە لەو ڕوونکردنەوەی دوو بەرگریمان هەیە یەکەشیان ئاڕی پوختە ئەوتر ئاڕی کۆیلە ئاگادار بن بۆ دۆزینەوەی Z هەمیشە ئاڕەکە دەبتە R تۆتال یعنی سەرجەمی چێوشێ ئاڕی پوختەکە بەجیا و ئاڕی کۆیلەکە هەنگاوی دواتر وەکو پێشوو
پێش چمان دەکرد هەمان شت دووبارە دەکەینەوە دەڵێن زێت دەدۆزینەوە زێت دەکاتە چی ڕەجی ئار تۆتەڵ دوو جا ئاگدار بە ئار تۆتەڵ بەکاردێ کۆ XL کەم XC هەمووی دووجا ئێستا جەناوت پرسیار دەکەی دەڵێ مامۆستا ئەدەگەر لێرە ئاری پوختمان نەبێ چی دەکەین ئێمە تەنها ئاری کۆیل دادەنینەوە لێرە ئەدەگەر ئاری کۆیلمان نەبێ تەنها ئاری پوخت دادەنینەوە لێرە ئەدەگەر هەردووکمان هەبێ سەرجەمی وەردەگەین لە یاسەی زێت دەیدەنینەوە باشە و هەنگاوی دواتر دێنس دەکەین دوای ئەوی زێتمان دۆزیەوە جارێکی تر دەین وەکو حاڵەتی پێشوو باسمان کرد دەین تەزوو دەدۆزینەوە ئای دەکاتە چی VE تۆتەڵ دابەشی زێت یعنی هەنگاوەکان ناگۆڕن یەک دوو خطوە دەگۆڕن خطوەی یەکەم ئار تۆتەڵ دەدۆزینەوە خطوەی دوم ئێستا لە هەنگاوی کۆتایی پێت دەڵێم کە تەزوومان دۆزیەوە اینجا دێن چ دەکەین لێرە اینجا دێن لێرە جیاوازی ئەرچی سەر بەرگری دەدۆزینەوە VR ئی پخت دەکاتە ئای ئاری پخت VC دەدۆزینەوە ئای XC پاشان VL دەدۆزینەوە ئای XL پاشان چێ دەدۆزینەوە ئەوەی کە ئێستا زیاد بووە ئاری کۆیلەکەیە ئەو جاردەین چێ دەدۆزینەوە VR کۆیل دیسان دەڵێن ئای ئاری کۆیل پێشتر دەمان گوتی VR پخت ئەوە پخت بوو VC VL مان دەدۆزیەوە خلاص بەجێمان دێشت لەگەڵ سێتای بەڵام ئەلێرە چ دەدۆزینەوە VR پخت VC VL VR کۆیل هەر چوار جیاوازی ئەرک بۆ هەموو ئەو بەشانە دەدۆزینەوە بۆ XL و XC و هەردوو ئارەکەش دەڵێن لەبەر ئەوەی جەماعەت ئەو تێبینێت زۆر گرنگە لەبەرەوەی ئارەکە لەناو کۆیلەکەیە VLەکە و VRەکە دەبێت یاسای فیساگۆرس چۆن ئەوە VR لەسەر تەوری X VR کۆیل ئەوەش VL لەسەر تەوری وایە V کۆیلەکە دەکاتە چی ڤۆڵتی سەر کۆیلەکە دەکاتە چی دەکاتە فیساگۆرس بەکاردێنین V سەر کۆیلەکە دەکاتە ڕەجی VR کۆیل دووجا خۆت بەکارنای ئەگەدار بە لێرە چێ بەکاردێ VR کۆیل VR کۆیل دووجا کۆ VL دووجا بەمەش ڤۆڵتی سەر کۆیلەکە دەدۆزینەوە ئەوە هەنگاوەکانی شیکارکردنی پرسیارە ئەگەر چمان هەبێت بەرگری کۆیلمان هەبێت ئەزەبابینەوە سەر تێبینیەکی پێشوو لە تێبینیەکە دەڵێن ڤۆڵتی کۆیل کو دەدۆزینەوە VR ئاگدار بن ئەو ئاڕێچەیە VR کۆیلە VR کۆیل نەک ئی پخت و زائدەن VL دووجا ئەوە جیاوازی ئەرچی سەر کۆیلەکەیە و ئەگەر یا زێتمان دۆزیەوە پێویستە ئەو ئار تۆتەڵە چ بکەین بڵین ئاری کۆیل دووجا ئاری کۆیل کۆ ئاری پخت یعنی بۆ دۆزینەوەی ئار تۆتەڵ ئاری کۆیلەکە و ئاری پختەکە کۆ دەکەینەوە دێن لە یاسی زێت دایدەنینەوە بابین پرسیارێک شکارکەین پرسیاری 52 خۆی ئەو پرسیارە لە بابەتی زرینگانەوەیە بەڵام لقی ئەلفەکەی ڕێک ئەو بابەتێک کە ئەمە دەمانەوێ باشە پرسیاری 52 دەڵێت چی با دراوەکان بنووسین یاڵا پرسیاری 52 دەڵێ کۆیلێک هاوکۆیلکەی خودموگنەکاریەکەی 15 ملیهێندریە ئێڵ یەکسانەوە 15 بیکەینە هێندری جاران دەتوان سالب 3 هێندری و بەرگری ئۆمیەکەی جەماعەت تەماشا پرسیاری بکەن کۆیلێک هاوکۆیلکەی خودموگنەکاریەکەی ئەوەندێ و بەرگری ئۆمیەکەی کەواتەوە ئاری کۆیلە کۆیلێک بەرگریەکەی ئەو ئاری کۆیلە باسی پوختی نەکردیە ئەو ئاری کۆیلە چەندە قیمەتەکەی 10 ئۆم دوایەک بەستراوە بە بارگەگیرێک ئەو جار چمان هەیە سی قیمەتەکەی چەندە سی یەکسانە بە 200 جاران دەتوان سالب 6 فاراد پاشەوی چیترمان هەیە بەرگریەکی پوختمان هەیە ئەو جارە ئاری پوخت ئاری پوخت ئەویان چەند ئۆمە ئەویان 12 ئۆمە دراوی تکەشمانێ دڵ ئەگەر جیاوازی ئەرچی کاریگەری سەرچاوە تۆتەڵ کاریگەریشە دەڵێن VE تۆتەڵ چەند ڤۆڵتمان هەیە لەوێ 100 ڤۆڵتە و لەرەکەمان چەندە لەرەکەمان 6 هێرتزە ئەوە دراوەکانی ئەو پرسیارەمانە با بزانین داواکراوەکە چییە پرسیارەکە دەڵێت چی چمان لەوە بدۆزەوە لقی ئەلف نرخی کاریگەری جیاوازی ئەرک لە نێوان جەمسەرەکانی هەریەکە لە کۆیل و بارگەگیری و بەرگری یعنی چ داوە لەمە دەکا V کۆیل VC و VR پخت باش
بابین چۆن دەست بە شیکارکردنی پرسیارە دەکەین. یەکەم شت پێشتر پێم گوتی ئار و ئێڵ و سیت هەبێ XL و XC حاضر دەکەی باشە بەس پێشی XL و XC ئەگەر تەرکیزکەین لە پرسیارەکەی دوو ئارمانەیە RLمانەیە لەگەڵ ئاری بخۆت یەکەم جار دێنچ دەکەین ئار تۆتەڵ دەدۆزینەوە ئار تۆتەڵ دەکاتە ئاری کۆیل کۆ ئاری بخۆت یەکسانە بە ئاری کۆیلمان چەندە دا کۆ 12 ئار تۆتەڵەکەمان دەکاتە چەند ئار تۆتەڵەکەمان دەکاتە 22 ئۆم ئەو ئار تۆتەڵم دۆزیەوە ئەو جار دێم چ دەکەم ئەو جار دێم XL دەدۆزمەوە XL یەکسانە بە 2 پای FL یەکسانە بە 2 پای جاران ئێفەکەمان 60 ئێڵەکەمان 15 جاران دەتوان سالب 3 XL دەکاتە 2 پای FL 2 پای جاران 6 جاران 15 جاران دەتوان سالب 3 قیمەتی XLەکەمان 5.6 ئۆمە 5.6 ئۆمە ئەو XL ئەو جارە دێن چ دەدۆزینەوە XC یاساکەی چییە؟ XC یاساکەی چییە؟ یەک لەسەر ئۆمێگاسی یان یەک لەسەر 2 پای FC یەکسانەوە یەک لەسەر 2 پای جاران ئێفەکەمان 60 سیەکەمان چەندە 200 جاران دەتوان سالب 6 قیمەتی XCەکەمان 13.3 ئۆمە 13.3 ئۆم ئێستا جەماعەت ئەمە هەر یەکە لە ئارتۆتال چکە دوو ئارمان هەیە گوتمان و XL و XC هەر سێکمان هەیە دەتوانین چی پێ بدۆزینەوە ئەکید دەتوانین ڕێگری گشتی سوورەکەی پێ بدۆزینەوە ئاگادار بە داواکەرەوەمان ڤیەکانە ئەمە دەبی بە هەموو هەنگاوەکان دابڕۆین یەکەم جار زێ دەدۆزینەوە دوم جار ئای دەدۆزینەوە اینجا دێن یەکێک جیاوازی ئەرکان دەدۆزینەوە باشە یاسای زێت دەڵێتی زێت ڕەجی گوتمان مادەم دوو ئارمان هەیە لە یاسای زێت ئەو ئارە دەبێتە چی ئار تۆتەڵ دووجا کۆ کەوانە XL کەم XC هەمووی بتوانی دوو زێت یەکسانە بە ڕەجی ئار تۆتەڵم 22 کۆ کەوانە XLم چەندە 5.6 کەم XCم چەندە 13.3 هەمووی دووجا ئەوە قیمەتی زێت قیمەتی زێتمان چەندە 23.3 ئۆم ئەوەش زێت پاش زێت هەنگاوی چمان هەیە جارە ئەکید دۆزینەوەی تەزوو پێشتر خوێندێتمان ئەوە تەزووی کاریگەر دەکاتە V تۆتەڵ کاریگەر دابەش زێت گوتمان ئەگە جیاوازی ئەرکت کاریگەر بێ تەزوو دەبێتە کاریگەر جیاوازی ئەرکت گەورەترین بێ تەزوو دەبێتە گەورەترین یاڵا جیاوازی ئەرکمان چەندە 100 ڤۆڵتە کاریگەرەکەمان و زێتیشمان 23.3 23.3 ئای کاریگەر یەکسانە بە دەکاتە چەند ئای کاریگەرمان 4.3 ئەمپێر ئەوە هەتا ئێستا هەتا تەزووی هاتین بەڵام لە پرسیارەکە داوای چمە لێ دەکا نرخی کاریگەری جیاوازی ئەرکلێنەوە جەمسەرەکان هەرێکە لە کۆیل و بارگەگیری و بەرگری جارێ بە ئەمە بارگەگیری و وەرگری پخوت بدۆزینەوە یەڵا VR پخوت دەکاتە IR پخوت ئایەکەمان چەندە 4.3 جاران ئاری پوختم چەندە لە پرسیارەکە 12 ئەو VR پوختم دۆزی ئەوەندە ڤۆڵتە VC دەکاتە چی IXC دیسان 4.3 جاران XCم چەندە لە پرسیارەکە 13.3 دۆزیمانەوە 13.3 ئەوەشیان ئەوەندە ڤۆڵتە بەڵام ئاگداری ئەو ختۆی بن دۆزینەوەی چوچم هەیە ئەو جارە VL و VR کۆیل ئاگدار بە VL دەکاتە چی IXL VR کۆیل دەکاتە چی IR کۆیل ئایەکەمان 4.3 گوتمان ئای لە سۆڕ دوای بەستن یەکسانە جاران جاران XLم چەندە لە پرسیارە لە دراوەکان کە هەلمان کرد 5.6 و ئاری کۆیلەکەم چەندە ئاری کۆیل قیمەتی ئاری کۆیلەکەم دەیە دا ئەوە هەردوو قیمەتی چێم هەیە ئێستا VL لەگەڵ VR کۆیل VLەکەم قیمەتی VLەکەم 24.3 ئەوەشیان 43 ئێستا مادەم VL و VR کۆیلم هەیە گوتمان ئەو ئاڕە ناو کۆیلەکەیە ئەوە پەیوەندی بە کۆیلەکەوەیە بۆی ئەمن جارش کە دێمچ دەکەم فیساگۆرس بۆ چێ بەکاردێنم ئاگادار بە هەمیشە هەر کاتێک
کۆیلەکەت موگنەبارجی بخوت نەبێ واتە بەرگری هەبێ ئەگەر داوای جیاوازی ئەرچی کۆیلەکەی کرد ڕاستەوخۆ فیزاگۆرس بەکاردێ یەکسەر دەبتۆ فیساگۆرس دەبێنی چێ و چێ ئاری کۆیل و VLەکە باشە V ئاری کۆیل لەگە VLەکە یەڵڵا دەڵێن ڤۆڵتی کۆیل بەگشتی دەکاتە ڕەجی V ئاری کۆیل دووجا کۆ VL دووجا یەکسانە بە ڕەجی V ئاری کۆیلمان چەندە 43 دووجا کۆ 24.3 دووجا 24.3 دووجا چەند دەرچوو ئەوە جیاوازی ئەرچی سەر کۆیلەکەیە بابین پرسیاری 43 پرسیاری 43 هاوشێوی پرسیاری 52 ئەو پرسیارە یەک شتی فەرقە لەگە پرسیاری 52 لە پرسیاری 52 چوتمان هەبوو بارگەگریمان هەبوو بەرگری پوختمان هەبوو کۆیلمان هەبوو لەگەڵ بەرگری کۆیل و ئاری پوختشمان هەبوو ئەلۆ پرسیارەی چوتمان هەیە کۆیلمان هەیە ئاری کۆیلیشمان هەیە لەگەڵ بارگەگری بەڵام یەک شتی تێدانیە و پرسیارە ئاری پوختی تێدانە زۆر ئاساییە بابێن دراوەکان بنووسین دەڵێ کۆیلێکی موگنەکار ها بەرگریەکەی کەواتە یەکسەر دەڵێن ئاری کۆیل ناوی پوختی نەینایە کەواتەوە ئاری کۆیلە بەرگری کۆیلەکەیە چەندە قیمەتەکەی ئاری کۆیل یەکسانەوە قیمەتەکەی دە ئۆمە باش هاوکۆلکەی خود موگنەکاریەکەی L 0.5 هێندریە دوایەک بەستراو بە بارگەگرێک C قیمەتەکەی چەندە 150 مایکرۆفاراد 150 جاران دەتوان سال بشەش فاراد جەماعەت تەرکیزی ئەو پرسیارەی بکەن لەو پرسیارەی ئەگەر تەرکیزکەین ئاری کۆیلمان هەیە بەڵام چی تێدانە بەرگری پوختی تێدانە چی بەستە شیکارکردنەکەی دێ ئێستا گۆڕانکاریەکان لە پرسیارەکە دەبینی دەڵێ هەردووچیان بەستران لۆ ناڵێ هەرسێکیان لۆ دەڵێ هەردووچیان چونکە ئەو بەرگریە لە ناو کۆیلەکەیە جیانابتۆ لێ لە ناویتی بەڵام ئەمە کوستۆری دوایەک تەعامل لەگە دەکەین باشە دەڵێ هەردووچیان بەستران بە سەرچاوەشی تەزوی گۆڕاوە کە جیاوازی ئەرکە کاریگەریەکەی چمان هەیە VE تۆتال 250 ڤۆڵتە و لەرەکەی F 50 هەرتز داواکراو ئەوە درای پرسیارەکەمانە با بزانین داواکراو چییە لقی ئەلف دەڵێت توندی تەزوی تێپەڕبوو بدۆزەوە توندی تەزوی کاریگەر باش یعنی هەنگاوەکانمان چێ وەکو پرسیاری پێشوو ئێڵمانی XL حازر دەکەین سیمان هەیە XC حازر دەکەین R گوتمان ئەگەر هەردوو ئارمان هەبێ کۆی دەکەینەوە بەڵام لەو پرسیارە بەس ئاری کۆیلمان هەیە تەواو بەس ئەو بەکاردێنین لە پرسیارەکە یاڵ جارێ پێش هەموو شتێک دەڵێن XL یەکسانە بە 2 پای FL XL یەکسانە بە 2 پای جاران 60 جاران ئێڵەکەمان 0.5 ئەو قیمەتی XL قیمەتی XLمان چەندە 157 ئۆم 157 ئۆم ئەو جارە دێن چێ دەدۆزینەوە XC دەکاتە چی یەک لەسەر 2 پای FC XC یەکسانە بە یەک لەسەر 2 پای جاران Fم چەندە 50 هرتز سیم چەندە 150 جاران دەتوان سال بشەش ئەوش قیمەتی XC قیمەتی XC یەکەم چەندە 21 ئۆم گوتمان ئارەکەش تەنها ئاری کۆیلمانێت لە یاسەی زێت تەنها ئاری کۆیل بەکاردێنین کەواتە ئێستا ڕاستەخۆ هەموو شتەکانمان حازرە بۆ دۆزینەوەی زێت چکە دەبێمە تەزوو دۆزینەوە ڕێگری گشتی دەکاتە چی ڕەجی R تواندوو کۆ کەوانە XL کەم XC هەمووی دووجار جەماعەت بیرتان نەچێ ئەو ئارە لێرە چی هەن ئارە ئاری کۆیلە ئەدی مامۆستا ئەکا ئاری بخوت لیتمان لە پرسیارەکە کە نەمانبی بەکار ناینین ئەدەگەر ئاری کۆیل نەبایە ئاری پوختە بایە ئێدەمان نووسی ئاری پوخت ئەدەگەر هەردووک هەبێ کۆی دەکەینەوە کەواتە لێرە تەنها ئاری کۆیلمان هەیە تەنها ئاری کۆیل بەکاردێنینەوە یاسەی ئێستا زێت دەدۆزینەوە زێت یەکسانە بە ڕەجی R تواندوو ئارەکەمان چەندە قیمەتی ئارمان دەدووجا کۆ XLمان 157 کەم X یەکەمان 21 هەمووی دووجا قیمەتی ڕێگری گشتیمان ڕێگری گشتیەکەمان دەکاتە 136 ئەوە قیمەتی ڕێگری لە پرسیارەکە
داوی ڕێگری نەکردی داوی تەزوو کردی بەڵام ئەمە دەبی هەموو ئەو هەنگاوانە ببڕین بۆی بگەینە تەزوو ئەمە یاسامان هەیە گوتمان بۆ دۆزینەوەی تەزوو دەکاتە چی تەزووی کاریگەر پێویستمان بە ڤۆڵتی کاریگەری گشتیە دابەشی ڕێگری گشتی گوتمان هەر کاتێک ڤۆڵتی گشتی بەکاربێ دەبی ئیلا ڕێگری گشتی بەکاربێ لێرە ڤۆڵتی گشتیمان چەندە ڤۆڵتی گشتیمان 250 دابەشی 136 ئەوە تەزوومان دۆزیەوە تەزووی سوورەکە ئەو تەزووی سوورەکەمان دۆزیەوە قیمەتی تەزۆکەمان 1.84 ئەمپێرە باش بابین لقیبە دەڵێت چمان لە بدۆزەوە نرخی کاریگەری جیاوازی ئەرک لێناوە جەمسەرەکانی چێوچێ ڤۆڵتی کۆیلی دەوێت جەماعەت لەگەڵ VC بەڵام ئەمە ئاڕیشمانێ بەڵام ئاڕەکەی کۆیلەکەیە جارە با VC بدۆزینەوە VC دەکاتە چی IXC VL دەکاتە چی IXL VR کۆیل دەکاتە چی دەکاتە IR کۆیل ئەمە لە هەرسێکمان گوتمان تەزوو یەکسانە لە سوورەکە ئەو تەزووە لە هەرسێ بەش بەکاردێنین 1.84 1.84 ئەکسیمان دۆزی بۆ چەند بۆ 21 1.84 جاران XLمان چەند بۆ 157 بوو دیسان 1.84 جاران ئاڕەکەمان چەندە دەیە ئەومان دەکاتە 18.4 VL-ەکەمان دەکاتە 288.8 ئێستا دەڵێن لەبەر ئەوەی کۆیلەکەمان موگنەبارجی پخوت نییە کەواتە ڤۆڵتی سەر کۆیلەکە کو دەدۆزینەوە هەر کاتێک کۆیلت موگنەبارجی پخوت نەبێ پێویستت بە VL و VR کۆیلە بەیەکەوە دەکەینەوە فیساگۆرس یەکسانە بە ڕەجی VR کۆیل دووجا کۆ VL دووجا VR پخوت بەکارنایە ئاگدار بن لێرە هەر کاتێک داوای جیاوازی ئەرچی سەر کۆیلەکەی کرد ئەگەر کۆیلەکەت موگنەبارجی پخوت نەبێ دەبی هەنگای کۆتایی کە زۆر گرنگە احتیمالی هاتنەوەی هێلە وزاری بۆ ئوسڵ VR کۆیل هەیتمان تازە دۆزیمانەوە چەند بوو 18.4 دووجا کۆ VL دووجا 288.8 تواندوو چەندی کرد دەنووسین ئەوەندا ڤۆڵتە ئەوە هەردوو داواکراوی ئەلف و با پرسیاری 44 پرسیارەکەمان دەڵێ گلۆپێک توانایەکەی 100 واتە هەر کە گوتی گلۆب ئەتۆ حسابی چی لە بۆ دەکەی حسابی بەرگری لە بۆ دەکەی یاڵە با وێنەیەک بکەین ئەو ئاڕەکەمان ئەو گلۆپەکەیە توانای گلۆپەکەی دایتەمە جەماعەت پی ئاگدار بن جەماعەت پێشتر ئەمە خوێندیتمان توانای بەفیڕۆچوو تەنها لۆ سوڕی بەرگریە سوڕی موگنەبارگ و بارگەگری توانای بەفیڕۆچیان نییە کەواتە ئەو توانێت تەنها لۆ کام سوڕیا لۆ سوڕی بەرگریە کە چەندە قیمەتی توانایەکەمان 100 واتە با بەردەوام بین لەژێر جیاوازی ئەرچی کاریگەری تەماشاکەن توانای گلۆپەکەمان ئەوەندەیە جیاوازی ئەرچی گلۆپەکە یعنی OVR ئەوە ڤۆڵتی کاریگەری بەرگریەکەیەوە ئاگدار بن چەندە نێگوتێ سەرچاو هەتا بڵین بەگشتی دابنین دەڵێ گلۆپێک توانەکەی ئەوەندێ لەژێر جیاوازی ئەرچی کاریگەری 120 ڤۆڵدا کەواتە ئەو ڤۆڵتەی بەرگریەکەیە کە چەندە قیمەتەکەی 120 ڤۆڵت باش با بزانین چیترمان هەیە دەمانەوێت ئیش پێ بکەین بەهۆی سەرچاوەیەکی گۆڕاوە ئێستا سەرچاوات کە گوتی سەرچاوە کەواتە گشتی جیاواز ئەرکە کاریگەرەکەی بە بەڕەنگەشتر بینوسین VE تۆتال کە گوتی سەرچاوە کاریگەریشە ئی چەندە 240 ڤۆڵتە و لەرەکەی 50 هەرتزە باش داواکراو چییە داواکراو دەڵێ بارگەگیری ئەو بارگەگرە بدۆزەوە ئەگەر دوای یەک سۆڕکەمان چیە دوای بەستن ئەگەر دوای یەک لەگەڵ گلۆپەکە بەستین بۆ ئەوی بە هەمان توانەدا بگیرسێت ئەوە سوڕەکەمانە داواکرامان چییە بارگەگیری ئەمە یەکەم شت دەبی لەو پرسیارە بیر بکەینەوە داواکراو چییە داواکرامان بارگەگیری چی یاسایەک بارگەگیری سی تێدایە یاسای XC دەکاتە چی یەک لەسەر 2 پای FC شوێنیان دەگۆڕین بۆ دۆزینەوەی سی یەکسانەوە یەک لەسەر 2 پای FXC
بیرمان نەچێ بۆ ئەوی بمانەوێت بارگەگری بدۆزینەوە لەو سوورەدا دەبێت چێ بدۆزینەوە یەکەم جار قیمەتی سی بدۆزینەوە سیمان ئەکسی بدۆزینەوە کە ئەکسیمان هەبوو بارگەگری ئاسان دەدۆزرێتەوە باشە ئێستا بیر بکەینەوە ئەکسی لە یاسایەک هەیە ئەکسی لە یاسای ڕێگری گشتی هەیە کام یاسا بابێن بیکنە چەند باش ئەکسی لە یاسای چ هەیە لە یاسای زێت هەیە دەڵێن زێت یەکسانە بە ڕەجی ئارتواندوو گڵۆپ و لەگەڵ بارگەگریمانەیە ئەکسی دووجا ئێستا ئەگەر بمانوێت ئەکسی لەو یاسایی دەرکەین چی لێدێ هەردوو لای دووجا دەکەین ئاڕەکەی دەبینە ئەو بەر دووجای ئەکسەکەی لا دەبین دەبتە چی ئەوە ڕەجی زێت دووجا کەم ئارتواندوو جەماعەت لەو پرسیارە هەنگاوی یەکەم داوی سی کردێ پێویستمان بەچێ ئەکسی کە ئەکسی نەبێت دەبێت پشت بە یاسای زێت ببەستین لە یاسای زێت دەکاتە ئار دووجا کۆ ئەکسی دووجا ئەکسیەکەی دەربینی لە هاوکێشەکە پێویستمان بەچێ چەیە قیمەتی زێت لەگەڵ قیمەتی ئار باش کوا زێت و ئار ئەمە تاکە حلمان یاسای ئۆمە یاسای ئۆم زێت دەکاتە چی VE تۆتاڵ لەسەر ئای ئەدی ئار دەکاتە چی V کاریگەری ئار لەسەر ئای گوتمان ئەگەر زێت بەکاربێنین ڤۆڵتێگشتی بەکاردێ بەڵام ئەگەر ئار بەکاربێنین جیاوازی ئەرچی بەرگریەکە بەکاردێ ئاگدار بە باشە و یاسای ئۆممان بەکارهێنا بەڵام ئێستا لێرە ئەگەر دیقەتی پرسیارەکە بدەین هەردوو ڤیمان هەیە بەڵام ئەوەی دیتمان چییە قیمەتی تەزوەکانە کەواتە دێین بۆ دۆزینەوەی تەزوو پشت بە یاسای توانە دەبەستین ئەمە یاسای توانەمان هەیە لەگەڵ V دەڵێن P یەکسانە بە IE VE IE دەکاتە چی P لەسەر VE IE یەکسانە بە پێکەمان چەندە 100 واتە لەسەر ڤۆڵتی کاریگەرمان چەندە 120 یەکسانە بە قیمەتی توانایەکەمان چەندە قیمەتی تەزۆکەمان 0.83 ئەمپێر ئێستا تەزۆکەمان دۆزیەوە ئایا بە واسطەی ئەو تەزووە ناتوانین ئار و زێت بدۆزینەوە بە ئەکیدی دەتوانین دەڵێن ئار یەکسانە بە جیاوازی ئەرچی بەرگرەکە کە 120 دابەشی 0.83 زێت یەکسانە بە جیاوازی ئەرچی گشتی کە چەندە 240 دابەشی دیسان 0.83 ئێستا قیمەتی ئارمان دۆزیەوە لەگەڵ قیمەتی زێت قیمەتی ئارەکەمان چەندە 144 ئۆم قیمەتی ڕێگری گشتیمان چەندە 289 ئۆم چی ئیشمان بە ئاڕۆزێتە دین لێرەدا دەنینەوە بۆ ئەوی چێ بدۆزینەوە ئەکسی چی ئیشمان بە ئەکسیە دین لەو هاوکێشەدا دۆزینەوە بۆ ئەوی چێ بدۆزینەوە سی بدۆزینەوە کەواتە دین دەڵێن ئەکسی یەکسانە بە ڕەجی زێتەکەمان چەند بوو 289 دووجا کۆ ئارەکەمان چەندە 144 دووجا نرخی ئەکسیمان قیمەتی ئەکسیمان چەندە 251 ئۆم ئەکسیمان بۆ چیە دەین لەو هاوکێشەدا دەنینەوە دەڵێن سی یەکسانە بە یەک لەسەر 2 پای جاران لەرە لەرمان هەبوو 50 بوو جاران ئەکسی 251 قیمەتی قیمەتی سیمان دەکاتە 1.3 جاران دەتوان سالب 5 فارەت بازارشکە بڵینەوە لە پرسیارەکە توانایدایە لەگەڵ جیاوازی ئەرچی گڵۆپەکە گوتمان توانایەکە هی گڵۆپەکەی جیاوازی ئەرکەش هی گڵۆپەکەیە بە بەرگری دایدەنین دەڵێت دەمانە ئیش پێ بکەین بۆی سەرچاوێکی تەزوی گۆڕاوەوە ئەگەر جیاوازی ئەرچی کاریگەر مادەم باسی سەرچاوی کردێ جەماعەت ئەو جیاوازی ئەرکە دەبێتە چی دەبێتە VE تۆتەڵ ئەوەش لەرە داوەکراوە دەڵێ بارگەگیری ئەو بارگەگرە بدۆزەوە کە پێویستە دوایەک ببەستێت لەگەڵ بەرگرەکە باشە بۆ ئەوی ئەو گڵۆپە بەهمان توانە دابجێرسێ داوکراومان سیە ئەمە دەین یەکەم هەنگاو سی بە چ بدۆزینەوە بە یاسای ئەکسی دەکات یەک لەسەر 2 پای FC شوێنی ئەکسی و سی بگۆڕە یەک لەسەر 2 پای F ئەکسی ئایا لە پرسیارەکە ئەکسیمان هەیە نەخێر بۆیە بۆ دۆزینەوەی ئەکسی پشت بە یاسای زێت دەبەستین لە یاسای زێت و ئارمان هەیە دیسان دەڵێن نەخێر بۆ زێت و ئار پشت بە یاسای ئۆم دەبەستین یاسی ئۆم بۆ زێت دەکات V تۆتەڵ لەسەر ئای یاسی ئۆم بۆ ئار دەکاتە VR لەسەر ئای ئەگەر دیقەت دەین هەم V تۆتەڵەکەمان هەم VRەکە چێمان نییە ئایمان نییە بۆ دۆزینەوەی ئای پشت بە یاسای توانە دەبەستین باشە
بابين بسیاری دواتر جەماعەت ئەو تێبینیە زۆر گرنگە لەو زاری هاتەوە. تێبینەکە دەڵێت چی؟ هەر کاتێک کۆیلێک مگونەبارچی بخوت ناجەماعەت کۆیلێک بەرگری هەبێت واتە ئاڕەکەی سفر نەبێ. کۆیلێک ئەوە کۆیلەکەمانە، ئەوەش ئاڕی کۆیلەکەیە. هەر کاتێک کۆیلێک بە سەرچاوێکی دیسی ببەسترێ، ئەوە ئێڵە، ئەوە ئاڕە. هەر کاتێک کۆیلێک بە سەرچاوێکی دیسی ببەسترێ، ئەوە نرخی XL دەبێتە سفر. نرخی XL نا جەماعەت، نرخی XL دەبێتە سفر. L قیمەتی هەیە، ئەمە پێشتر ئێڵمان خوێندیە. L دەکاتە چی؟ یەکسانە بە میو ئێن دووجا ئەی لەسەر درێژی. L پشت بەچی دەبەستێ؟ پشت بە هاوکۆرکی هەڵگۆڕە دووجای ژماری پێچەکان ڕوبەری هەر پێچەک وە درێژەکەی. ئەمە ناڵم L نابێتە سفر لەگەڵ سەرچاوی دیسی، بەڵکو چێ دەبێتە سفر؟ بربەستە مگنەکار دەبێتە سفر. بۆچی XL قیمەتەکەی دەبێتە سفر؟ چونکە سەرچاوی دیسی هیچ لەرینەوەیەکی تێدا نییە. کە لێرینەوەی تێدا نەبێ کەواتە Fمان چەندە؟ Fمان سفرە. ئەمەش یاسی XL دەکاتە چی؟ 2πFL کە قیمەتی لەرە سفر بێ، ئەکید قیمەتی بربەستە مگونەکاریش دەبێتە سفر. ئاگادار بە هەڵەدامەتن. هەر کاتێک کۆیلێک کە بەرگری هەبێت ئەگەر بەر سەرچاوی پاتری ببەسترێ، ئەوە XL دەبێتە سفر. هۆکارەکەی چێە؟ چونکە لەرەلەری سوورەکەمان سفرە لە سەرچاوی دیسی، ینی L قیمەتی هەر هەیە. باشە چی ئیسفادەی لێ دەکەین ئەگەر کۆیلێک بە سەرچاوی دیسی بەسترا؟ ینی XLمان لە کۆڵ دەبتەوە. XLمان لە کۆڵ دەبتەوە. چێ دەمێنێتەوە؟ تەنها ئار. کەواتە سەرچاوە دیسیەکە بەکاردێنین بۆ دۆزینەوەی بەرگری. یاسی ئۆم ئار دەکاتە V لەسەر I، VDC لەسەر IDC. ئەگەر جیاوازی ئەرک و تەزووی دیسیەکەیدا بۆ جەنابەت دەتوانێت چێ پێ بدۆزیەوە؟ دەتوانێت بەرگری کۆیلەکەی پێ بدۆزیەوە. ئەستا دەین ئەو تێبینی بەکاردێنین بۆ شکارکردنی پرسیاری 45. یاڵا پرسیارێکی خۆش، بەس هەنگاوی یەکەم ئاگادار بە سەرچاوێکی تەزووی گۆڕاو لەو پرسیارە جیاواز لە هەموو پرسیارەکان دیکە هاوکێشەمان درراوە. سەرچاوێکی تەزووی گۆڕاو هاوکێشەی جیاوازی ئەرچی ساتی نێوان دوو زەمسەرەکەی بەم پەیوەندیە. ئەمە گوتمان هەر کاتێک هاوکێشە درابێ ئیسفادەی دووشتی لێ دەکەین. یەکەم پێش ساینەکەی VMە و هەمیشە تۆتەڵە. ئاگادار بە هەمیشە تۆتەڵە. پێش ساینەکەی ئەو VMە هەمیشە دەبتە سەرچاوە. باشە چکە لە پرسیارەکە پێی گوتی سەرچاوە. چەندە قیمەتەکەی؟ 100 ڕەجی 2 ڤۆڵت. باش با بەردەوام بین. و هەروەها گۆشە خێرایی دراوە لەو پرسیارەی. ئۆمێگا گوتمان پێش کاتەکەی چییە؟ 100 ئۆمێگا. چەندە قیمەتی ئۆمێگایەکەمان؟ 100 پای ڕادەسەر چرکە. با بەردەوام بین. لەنێوان دوو زەمسەرەکەیدا ئەمان هەیە. چمان هەیە؟ بەرگریمان هەیە ئاڕی بخوت، ئار چەندە؟ 20 ئۆم. و هەروەها Lمان هەیە. Lمان چەندە؟ 3/5 پای هێنری. و Cمان هەیە 1/4500 پای فاراد. ئەوە دراوەکانی پرسیارەمانە. داوەکراوە. داوای چمان لێ دەکەن لە پرسیارەکە؟ تەماشاکە دەڵێ بربەستە مگونەکاری و بربەستە بارگەگیری و زێت، یعنی XC زێتی داوە لەمە دەکە. باشە زۆر ئاسانە. لەقی یەکەم پێم وابی کێشەتان یەکەستان دەڵێن XL دەکاتە چی؟ ئەمە لەبەر Fمانی ئۆمێگامان هەیە جەماعەت یەکسەر دەڵێن ئۆمێگا L. ئۆمێگامان 100 پایە. جاران Lمان چەندە؟ Lەکەمان 3/5 پایە. 3/5 پای. ئەنجامی XLەکەمان دەبێتە 60 ئۆم. XC یەکسانە بە 1/ئۆمێگا C یەکسانە بە 1/100 پای. جاران قیمەتی Cمان چەندە؟ 1/4500 پای. ئەنجامی ئەوی دەکاتە 45 ئۆم. ئێستا XLمان هەیە 60، XCمان هەیە 45. دەتوانین ڕێگری گشتی سوڕەکە بدۆزینویان نا بە دڵنیاییەوە. دەڵێن زێد یەکسانە بەچی؟ ڕەجی R توان 2 کۆ
اكس ال كم اكس سي هموی دووجا زێد یەکسانە بە ڕەجی ئار تواند و ئارمان چەندە 22 کۆ اكس ال کەمان چەندە 60 کەم 45 هەمووی بەتوانی دوو قیمەتی ڕێگری گشتی سوورەکەمان 25 ئۆمە 25 ئۆم لە لقی بە دەڵەتم لە بۆ بدۆزەوە توندی تەزووی کاریگەری تێپەڕبوو بە سوورەکە بدۆزەوە لەو پرسیارە لەبەر ئەوەی داوای ئای لەمە دەکا ئەمە دەڵێن ئای کاریگەر یەکسانە بە VE تۆتەڵ کاریگەر لەسەر زێت بەڵام پرسیار ئایا ئەمە لەو پرسیارە VE کاریگەرمان هەیەیان VM مان هەیە ئەمە VM مان هەیە کەواتە هەنگاوی یەکەم دینس دەکەین دەکەینە VE دەڵێن VE یەکسانە بە VM لەسەر ڕەجی دوو VE کاریگەر یەکسانە بە VM ئەکەمان 100 ڕەجی دوو دابەشی ڕەجی دوو ڕەجی دوو لەگە ڕەجی دەڕوە VE تۆتەڵ دەکاتە 100 ئێستا دەین ئەو سەتی ئەلێرەدا دەینەوە کەواتە دەڵێن تەزووی کاریگەر یەکسانە بە 100 دابەشی 25 تەزووی کاریگەر یەکسانە بە 4 ئەمپێر لە پرسیاری 55 دا پرسیارەشی بیرۆکەی جوانی تێدایە ئەو پرسیارە پارسەڵ لە وزاری هاتبەوە پرسیارەکە دەڵێ بارگەگرێک بارگەگریەکەی سی 400 مایکرۆفارەدا 400 جاران دەتوان سالب 6 فارەت دوای یەک بەستراوە لەگەڵ بەرگریەکی ئۆمی بخوت ئار سوورەکەمان دوایەک بەست ناگەدار ئارمان چەندە دە ئۆمە سەرچاوێکی تەزوی گۆڕاو کە لەرە لەرەکەی لێرە لەرە لەرمان دراوە چەندە 250 لەسەر پای هێرتس باش ساینسی ترمان هەیە سیر بکەن چ داواکراوەکمان هەیە لێرە جیاواز لە هەموو پرسیارەکانی کە دەڵێ ئەگەر جیاوازی ئەرچی کاریگەر لە نێوان جەمسەری بارگەگرەکە یعنی چی دایتەمە لێرە V کاریگەری بارگەگر بە تەنها چەند ڤۆڵتە 18 ڤۆڵت ئەمانە هەژمار بکە لقی یەکەم دەڵێت جیاوازی ئەرچی کاریگەر لە بۆ چێ بدۆزەوە لە بۆ بەرگری باشە ئەوە لقی ئەلفمەداوە دەکا دەڵێ جیاوازی ئەرچی کاریگەری بەرگریەکە بدۆزەوە ئەمە ئێستا گەبین پرسیارەشی کارکەین لەو پرسیارەدا جیاوازی ئەرچی کاریگەری بەرگری دەکاتە چی VE لە بۆ بەرگری دەکاتە ئای جاران ئار لە پرسیارەکە ئارمان هەیە بەڵام چێمان نییە ئایمان نییە ئایمان لە پرسیارەکە نییە دێنچ دەکەین چارەسەرچیە دەبی بین ئای بدۆزینەوە بەواستەی چێ بەواستەی جیاوازی ئەرچی کاریگەری بارگەگر دەڵێن VEC یەکسانە بە IXC ئای دەکاتە چی VEC لەسەر XC ڤۆڵتی کاریگەری ئەومان هەیە بەڵام سیما XCمان نیە دەتوانین XC بدۆزینەوە XC دەکاتە چی یەک لەسەر 2 پای FC XC دەکاتە چی یەک لەسەر 2 پای جاران ئێفەکەمان چەندە 250 لەسەر پای جاران سیمان چەندە 400 جاران دەتوان سالب 6 قیمەتی XCمان لەو پرسیارە 5 ئۆمە 5 ئۆم ئێستا دەین ئەلێرە دادەنینەوە کەواتە ئای دەکاتە چی VEC کە 18 ڤۆڵتە دابەشی چەند دەکەین دابەشی 5 دەکەین ئای کاریگەرەکەمان چەند دەردەچێت 3.6 ئەمپێر بۆچیمان ئای کاریگەر دەین جیاوازی ئەرچی کاریگەری نێوان جەمسەری بەرگریە پوختەکە دەدۆزینەوە کەواتە ئەوە دەکاتە چی 3.6 چکە سوورەکە دواییەکە هەمان ئایمان هەیە جاران ئارەکەمان چەندە دەیە کەواتە ڤۆڵتی سەر بەرگرەکە دەکاتە چەند 36 ڤۆڵت ئێستا لقی ئەلفمان هەل کرد لە لقی بە عەدەڵەتم لەو بدۆزەوە گەورەترین نرخی جیاوازی ئەرچی سەرچاوە واتە تۆتەڵ V تۆتەڵ بەڵام ئێمی دەوێ جارێ ئەمە پێش هەموو شتێک بە کاریگەر بدۆزینەوە VE تۆتەڵ کاریگەر یەکسانە بە ڕەجی R دووجا کۆ VC دووجا کاریگەر VE تۆتەڵ یەکسانە بە ڕەجی VRەکەمان دۆزیەوە 36 دووجا کۆ VC یەکەشمان هەبوو دراو بوو 18 دووجا ئەو VE تۆتەڵەکەمان دۆزیەوە دەکات ئەوەندا ڤۆڵتە قیمەتی VE تۆتەڵمان 40.25 ڤۆڵت ئەوە ڤۆڵتی کاریگەرەکەیە
بەڵام لە پرسیارەکە دەڵێتەمە چی گەورەترین نرخی جیاوازی ئەرک بدۆزەوە گەورەترین نرخی جیاوازی ئەرک دەکاتە چی VM گوتمان چۆن دەیدۆزینەوە دەکاتە VE تۆتەڵ جاران ڕەجی 2 VM تۆتەڵ یەکسانەوە VE تۆتەڵمان چەندە 40.25 جاران ڕەجی 2 VM تۆتەڵ یەکسانەوە بزانی دەکاتە چەند ڤۆڵت 56.92 ڤۆڵت 56.92 ڤۆڵت لە لقی دواتر داوای چمان لێ دەکا دەڵێ بە وردی و پشت بەستن بە ئاراستەدارەکان ئەمە خۆی لە هەلکاری سۆڕی دوایک بەستن ئاراستەدارەکانمان چۆن ڕسم دەکرد دەبانگوت VR لەسەر تەوری ئەکسا VC لەسەر تەوری وایە و VL لەسەر تەوری وایە و VC لەسەر تەوری وایە بەڵام بەشە سالبەکەی ئەلێرە چۆن هەلکاری ئاراستەدارەکان ڕسم دەکەین لێرە لەبەر ئەوەی موگنەبارێکمان نییە تەنها بەرگەگریمان هەیە ئەو وێنەی ئەوەی ناکەین چێ دەمێنێتەوە هەلکارەکەمان لە بینی VR و VC V تۆتەڵش دەکەوێتە چێ دەکەوێتە نێوان VR و VC کەواتە هەلکارێکی بەو شێوەیە دەکەین یعنی هەلکارەکەمان چۆن دەردەچێت VR لەسەر تەوری X VC لەسەر بەشی سالوەکەی تەوری Y و V تۆتەڵش لە نێوانیان بە هیوای سوود